چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەیەنن بەبێ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و بەبێ بەشداری ناوچە جێناکۆکەکان ڕێفراندۆمە چاوەڕوانکراوەکە هێرێم سەرکەوتوو نابێت بە تایبەت کە پەرلەمان سەرچاوی دەرچوانی یاسایە بۆ ڕێفراندۆم و ناوەندێکیشە بۆ بەشداریکردنی ناوچە جێناکۆکان لەو ڕێفراندۆمەدا. کاراکردنەوەی پەرلەمان داکۆکی نییە لە جیهەتێکی دیاریکرا و داکۆکیکردن لە سەروەری یاساکە پێشتر هەموو لایەک جەختیان لێ دەکردەوە پەرلەمانیان بە ماڵی خۆیان دادنەوە پەرلەمان بە شوێنێکی پیرۆز و شوێنی یاسادانان دادەنا ئەوە لە لایەک لە تریشەوە ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکان کارێکی زۆر گرنگە و پرسی کەرکووکیش بەڕاستی کاری زیاتری ئەوێت ئەمە مجازەفەیەکی گەورەیە قومارکردنێکی گەورەیە تۆ لە ماوەی 2 مانگدا بێ بڕیار لەسەر ئەوە بدەی ئایا کەرکووک ئەگەڕێتەوە باوەشی کوردستان یان ناگەڕێتەوە. ئەگەر بەبێ ناوچە دابراوەکان ڕێفراندۆم بکەین تەنانەت ئەگەر دەوڵەتی کوردیشدا بمەزرێن نێمە 40 ساڵە گەڕینە دواوە خۆ ڕەنگە لە هەفتاکان حکوومەتی بەعز بەمە ڕازی بوو بێ. ئێمە شەڕی ئێمە بە درێژایی ئەم 50 ساڵی ڕابردووە لەسەر کەرکووک و ناوچەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان بۆ یان ئەو ناوچانی کە لە دەرەوەی ئیدارەی حکومی ذاتی هەفتاکان بوونە کە حکوومەتی عێراقی ڕازی بووە دەوڵەت بن لەو سەردەمەدا تەنان سەدام حوسێن ڕازی بووە بەوە. ئێستا ئێمە خۆمان ئەگەر بەمە ڕازی بین پێم وایە کارەساتێکی گەورەی نەتەوەی بۆ خۆمانە خۆڵخێنین و 56 ساڵە گەڕینە دواوە. ئەمە خاڵێکیانە. خاڵی دووەمیانەوەیە تۆ بۆ ئەوەی ڕێفراندۆمێکی سەرکەوتوت هەبێ پێویستە یاسایەکی باشت هەبێ و بۆ یاسایەکی باشتە بێ پێویستە یاسا پەرلەمان دەری بکات. بۆیە من پێم وایە پەرلەمان لە دوو خاڵە گرنگە. خاڵی یەکەمیان چەقی ململانی لایەنە سیاسیەکانە کاکرێ بە کاراکردنەوەی ئەم ململانیەیە بڕەوێتەوە و لە دیوی دووەمیشدا ئەکرێ ئەم بابەتە بە یاسایی بکات و بەهێزترە بێت لە ڕووی وڵاتانی دەرەوە و تەنانەت عێراق و ناوچەکەشدا. ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی ڕایدەگەیەنێت هەق بوو لە بری سەردانی وڵاتان و داواکردن لە پەرلەمانی ئەوروپا بۆ پشتیوانی ڕێفراندۆم ئامادەکاری بۆ سازدانی ڕێفراندۆم لە ناوچە جێناکۆکەکان بکرایە. ناوچە دابڕێنراوەکان تا ئێستا بەرچاومان ڕوون نییە تا ئێستا هیچ کۆبوونەوەیەک لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان و لەسەر ئاستی ئیدارە نەکراوە بۆ ئامادەکاری بۆ ئەم ڕێفراندۆمە. دیارە پرسێکی وا گەورە بە تەئکید ئامادەکاری زۆری دەوێت کاتی دەوێت ڕوونکردنەوەی زیاتری دەوێت. تا ئێستا خەڵک هەمووی چاوەڕوانی ئەوەیە کە ئایا ناوچە دابڕێنراوەکان لەم پرسە ئەساسیە بەشدارە بن یان نا. ئەگە بەشدارە بن چۆن بەشدارە بن و ئەگە بەشدار نابن چارەنووسی ئەم ناوچانە بەچیەگات. خەڵک چاوەڕوانی ئەوەیە وەزعی ئابووری چاک بکرێت. تۆ خەڵک لە بارزروفێکی زۆر خراپاژێ و هەموو لایەنەکان کە بەشداری کۆمیتەی ڕێفراندۆم کراوە ئێمە وەکو حزبی زەحمەتشان بە 7 خاڵ بە جۆرێک وەکو مەرج و شەرتماندانا کە دەبێ ئەم شتانە بکرێت. یەکەم ناوماڵی کوردی ڕێک بخرێتەوە، دووەم وەزعی ئابووری خەڵک چارەسەر بکرێت، سێەم شەفافێت و دیموکراسی زیاتر بکرێت. هەموو ئەمانە ئاخر ناکرێت ئێمە بەرەو دەوڵەتێک بڕۆین بەرچاومان ڕوون نەبێ. بۆیە پێویستە ئەم هەنگاوانە بندرێ. ئێمە داوا لە خەڵکەکەین، داوا لە پەرلەمانی ئەوروپاکەین، داوا لە کۆمەلگای نێودەوڵەتیەکەین پشتگیری مام بکە، بەڵام کەچی خۆمان ئامادە نین وەک پێویست تەنەزول بۆ یەکتری بکەین هەنگاو بەرەو چارەسەری کێشەکان بنین. خواستی شەقام و چاودێرانی سیاسیش لەگەڵ پەیام و استراتیژیە و لایەنانەدا یەک دەگرێتەوە کە داوا دەکەن بەر لە ئەنجامدانی ڕێفراندۆم پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و داخوازی بەشداری ناوچە جێناکۆکانیش مەرجێکی سەرەکی سازدانی ڕێفراندۆم بێت. ئەنجامدانی ڕێفراندۆمێک بەبێ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و بەبێ بەشداری ناوچە جێناکۆکان و بەبێ ڕێخستنەوەی ناوماڵی کورد و بەبێ باشکردنی دۆخی ئابووری خەڵک ئاسۆی سەرکەوتنەکەی کز و لاوازە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.